پڕۆژەی قەرزی بانکی کشتتوکاڵی بۆ جوتیاران و دەرچوانی کشتتوکاڵی و ڤێتەرنەری یەکێکە لە پرۆژەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت هێرێم بۆ پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆ. تا ئێستا 300 جوتیار داواکاریان پێشکەش کردووە تا سوودمەند بن لە پرۆژەکە. مامەڵەی 100 کەسیان تەواو بووە و نێردراوە بە بانک و لایەندەیەکی نزیک بۆ پرۆژەکانە قەرزی بانکیان پێدەدرێت. لەگەڵ کەرتی تایبەت بانقی ئەجنەبی و بانقی محەلی هەڵساین بە گفتوگۆکردن بۆ قەرزی بانقی بۆ جوتیاران و قام پرۆژەکان. بەمەش لە ڕێگای جەنابی وەزیرەوە هەستا بە گفتوگۆکردن لەگەڵ بانقی قرتاسی ئیسلامی بە سوپاسەوە هاتە پێش کە لە 15 ملیۆنی تا 100 ملیۆنی قەرزی بداتە جوتیاران. زۆر سوپاسی بانقی قرتاسی ئیسلامی دەکەین کە هیچ سوێکی ناخاتە سەرێ. بەڕاستی جێگەی دەستخۆشیە لە بۆ جەنابی وەزیر. سۆران محەممەد یەکەم جوتیارە لە سنووری قەزای مەغموری سەر بە پارێزگای هەولێر با 40 ملیۆن دینار سوودمەند بووە لەم قەرزە بانکیە و ئێستا کار لەسەر زەویەکەی دەکات. ئەتو زەویەکی مردیمان زندی کردیتەوە بۆ لە ڕێگەی ئەو قەرزەی باقی قرتاسی لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ بە هەوڵی جەنابی وەزیرەوە بەڕاستی کارێکی زۆر باش و دەست پێشخەریەکی باش بوو کە ئەو قەرزە مەرگە زەویەکی وشک کە چەندین ساڵەوە 3 ساڵە هەر هیچ بەرهەمی نییە کە پێشتریش نەمان دەتوانی بەدێمی ئەو بەرهەمە بین لەبەر نەبوونی باران و کەمی باران. بەڕاستی ئەو ساڵ لە خوای بەزیاد بێەوە دەستمان کرد بە ئیشەکان و ئەوە دەبینن زەویەکەمان زیندوو بوویتەوە و هیوادارین ئەوە بەردەوام بیتن. ئەم قەرزە بانکیە لە هەنگاوی یەکەم تەنها دەدرێت بەو جوتیار و دەرچوانەی کشتتوکاڵ و ڤێتەرنەری کە پرۆژەی بچووک و مامناوەندیانەیە. قەرزەکەش لە 15 ملیۆن دینار بۆ 100 ملیۆن دینارە. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.